ئەمە دیمەنی خاسی کەرکووکە کە بەوەی فرامۆشکردنیەوە هیچ سیمایەکی شارستانی پێوە نەماوە لە کاتێکدا دەبوو وەکێکێک لە سمبولە دیارەکانی شاری کەرکووک ئاوڕی لێ بدرایەتەوە. بەڕێوەبەری سەرچاوەکانی یاو لە کەرکووک باس لە گرنگی بوشانەوەی خاستە دەکات و ڕای دەگەیەنێت دەتوانرا خاستە بە جوانترین شێوە خزمەت بکرایە، بەڵام بەغدا ئامادە نییە بودجە بۆ پرۆژەیە تەرخان بکات. ئەم پرۆژەیە طبیعی ئەگەر بکرێت بڕئاوێک تقریبا 1 متر مکعب ئاوە گەێنێتە ناو خاصە ئەو ئاوەش ئەبێ ئەو ناو خاصە پاک بکرێتەوە لەبەر ئەوە کاتی خۆی بە مەسافەی 4 کیلۆمەتر شەریکەیەکی ئەزنەبی کە شەریکەی ڕیکۆندۆی هندی بوو دروستی کردووە و هەروها لەسەر دیزایانی شەریکەی سۆکریای فەڕەنسی ئەو ئاوە کە دێت ناو خاصەوە هەروها ناڕوە بە جۆگەی ئاوە طبیعی ئەو ئاوە پانە بێتەوە لە ناو لە مەسافەی ئەو 100 متری کەەوە پانتایی خاصە چایە پان ئەبێتەوە ڕێ ئەکات و ئەبێتە مایەی خۆشی و منزەرێکی زۆر جوانە بێت و هەروها دەوروبەری خاصەش هەروها هەر لە دیزایانی شەریکە سۆکراوە چاکراوە بۆ ئەوەی بکرێتە گازینۆ و حەدایق و وەشتی جوان جوان بۆ شاری کەرکووک. 6 ساڵە پرۆژەمانیان ڕاگردووە. بەڕێوەبەری پرۆژەکان لە شارەوانی کەرکووکی شای دەگەیەنێت بژانەوەی خاسی کەرکووک خزمەتی گەورە بە شارەکە دەکات و ڕاشی دەگەیەنێ پێویستە و پرۆژەیە لە چوارچێوی ماستەر پلانی کەرکووکدا جێگیر بکرێت. باری خاصە جێکی گەشتاریە پێویستی بەوەیە کە تەطویری پێ بکرێ و پرۆژەی تایبەتی لەسەر بکرێ، بەڵام ئێمە تا ئێستا لەسەر ماستەر پلانی کۆن ئیش ئەەکەین، مستەر پلانی شاری کەرکووکی کۆن کە هیچ شتێکی ئەوتۆیتیانی لەسەر خاصە کە پارێزگار دەستیان کرد بە ئەوەی ماستەر پلانی تازە بۆ کەرکووک دابنرێ و بۆ ئەوەی گۆڕانکاری تیا بکرێم شارە بەڕاستی یەکێ لە شتەکانی کە لە زمانی ئەو پلانی ماستەر پلانەیە سەرخاسەیە کە گۆڕانکاری تێ بکرێت و کۆمەڵێ پرۆژەی گەشتیاری و کۆمەڵێ ئەفکاری تازە بێتەکای وەکو ئەوەی کە لە وڵاتەکانی دەرەوە ئەیبینین لە ئیستیغلالی سەری ڕووبارەکان و خاص بڵین ئەوانەی ناو شارەکانەوە بۆ شتی گەشتیاری. لە دوای پرۆسی ئازادی عێراقەوە وەزارەتی سەرچاوەکانی یاو لە عێراق بەنداوەکانی خاستە چای و شیرین و پەڵکانی دروست کردووە کە ڕووبەرێکی گەورەی ئاو لە خۆ دەگرن، بەڵام تا ئەم ساتە سوود لەو بەنداوانە بۆ بژانەوەی خاسی کەرکووک وەرنەگیراوە. ڕاکێشانی سەرچاوی کێمیشەی ئاو لەم بەنداوە بۆ خاسی کەرکووک جگەلەوەی سیمایەکی جوان بە کەرکووک دەبەخشێت، بواری وەبەرهێنان گەشە پێدەدات و هەلیکاریش بۆ دایان هاوڵاتی شارەکە دەرەخسێنێت. عومەر غەریب، کورسات نیوز، کەرکووک.